جەماوەری ستەمدیدەی کوردستان دانیشتوانی پارێزگای هەڵەبجەی شەهید ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کوردستان لەم ڕۆژانەدا 34 ساڵ تێدەپەڕێت بەسەر کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و هەورامان و شارەزور. ئەم ناوچەیە بەگشتی لە دێر زەمانەوە مەڵبەندی زانست و دینداری و لانکەی شۆڕش و جوامێران و پێشەنگی دژایەتی ستەم و نادادی بووە و لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەمان قوربانی گەورە و خزمەتی زۆری پێشکەش کردووە. لە 16 سەی 1970 تاجی سەروەریەکانی نایە سەری و گیانی پاکی هەزارانی لە ڕۆڵە دڵسۆزەکانی کردە قوربانی و هەزارانی تریش بریندار و ئاوارەی وڵاتان و شاران بوون. لەم یادەدا سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدان و لە پەروەردگار داواکارین پلەی ئەوان لە بەهەشتدا بەرزتر بکاتەوە و شیفای تەواوی بریندارانمان بدات و ساڕێژی برینی هەموو زیان لێکەوتوانی ئەو کارەساتە بکاتەوە. بەداخەوە ساڵ لە دوای ساڵ برینی ئەم شارە قوڵتر و کێشەکانی فراوانتر و پەراوێزخستنی زیاتر دەبێت. هەموو ساڵێک دەسەڵات جەماوەری ئەم دەفەرە دەدەنە دەست ژمارەیەکی زۆر بەڵێنی گەورە، بەڵام تا ساڵێکی تر هیچ لەو بەڵێنانە جێبەجێ ناکرێت. هەموو ئەو هەوڵ و کۆششانەی ژمارەیەک لە ئەندامانی دڵسۆزی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دڵسۆزانی شارەکە داویانە و دەیدەن بۆ ئەم سنوورە لەلایەن هەرێمەوە لە بری پشتگیری و بە ئەنجامگەیاندنی دژایەتی دەکەن و لەمپەری لە بەردەمدا دروست دەکەن. هەر ئەمە شەوای لە کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کردووە کە ئەم ساڵ بایکۆتی یادەکە بکەن و ئامادە نەبن بەشداری تێدا بکەن. بۆیە ئێمەش وەک مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کوردستان پشتگیری ئەو ڕاگەیاندنەی کۆمەڵەی قوربانیان دەکەین و بەشداری ئەو یادە ناکەین. مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کوردستان 12 سەی 2022